باشن ها نوکا گلک باشن بکسورانی جه دلر نگره اما دلر نر بیره اجینه شما که دلیری بیشم گود مورنینگ بیشه که بیشه بونجوا بونجو گوتن مورگن گود مورگن گنایدن چه دیه سبیده باش من گود صباح خیر صباح خیر یا هورامی صباح خیر یا فارسی صباح خیر و صباح خیر وجه دلر تی ببینم ام چت کنها بقحرة افام هاتن شقا صباحا طبعا بخير بيقول دارن وين هيجا ازو هفكاري خوا راوچي الفيدريكو بخوا كارباندي پورتال روداویه لیوی چند روزان مربیش بکوبتن نخوش براستی پروگرام. از وقتی هندی نادم ما چند روزان دیگه. نه ما بکفاته تمام. از اینها کلام چای بینم تو کرسی مزه مبدو بکن. اونا قراره من. بيت لهوني قرار بيت. لهوني. امیش بر بجن هم لهونی پورتال باش. هم لهونی پیروز با دوباره نوب کنم. وان افراد پیروز با. باش خوان افراد بحث وان افراد کم پیروز با و ساعت که جیت روزه دا راوچیش برا پیروز کل بدره. گودارن وین هجام از افکار خراوچی می نروزه جورا پیشکش بکن تماشاوانن و چون چیز کردن به کامنتان مرا باشداری بکن راوچی مجرم سرشی رو. مجرم افریقا از سورانی بیشم. دل خو. تمام. يا دل سورانيا من سلافنا كرزاني أريوه بيشه أوقات good morning أو موال شو أنا سلاف تاني سلافي كيف تيجي أوكي ده ماشى بيسرانو بينراني عزيز من هم لفيسبوك وهم لراديو روداو لهر كيوكن لهر شوينكن لناو أوتومبيل لناو مالوا لا إيش كان لشوني إيش كانتان لأوفيس كانتان لدكانة كانتان كإستا رنگا جوبيستي إما بن سلاوي إما تان لبيت هر لا استوديوي سريكي راديو روداو هتا أوشوني إيويدين لهمو كردستان وراسي جيتا قوتا واتا بدس بكي قوتي بچوك بو كرت بو أفكاليكي تريش بو جدي؟ تمام جدينو بي أما صلابة من جيش بك صلابة جيش نخوده بكم جيش بيقر قاسي جينا جيش مصيبتا مجاري أفرود كي خبزاني چيا أمرو باس لا باغداری دەکەین یاخود لە چاندنی نەمام دەکەین لە دوو مانگی شوبات و ئازاردا وەرزی چاندنی نەمامە ئەو مانگی کە دێت وەرزی ئەوەیە کە گوڵ بچێندرێت دار بچێندرێت وەرزی ئەوەیە کە ماڵەکانمان بەردەرگای ماڵەکانمان شوێنە گشتەکانمان بە سەوزایی ڕووپۆش بکەین ئەو شوێنانە کە پێویستیان بە سەوزایە سەوزای لێ قەتیز بووە ئێمە بتوانین نەمامی لێ بچێنین بەردەری ماڵاتە هەیە بەردەرگی ماڵەمە بەڵێ هەیە گولهانە بەڵێ قلنا دو دورة بلنتيت يتشنا خده چی بیشم چنه او ناویان داره نظام چتکی تحل بیشن تو نه تویا برو نه باروش نینه داره که صفزای بس رنگی وانا گلکی تخوارن نه تنی صفزای اما زيتونه هنا دو داره می زيتونه هنا برداری عفرینه بری نزدیکی 10 ساله شمرهات زيتونه وام بساش العفرين زور باسی زيتون دکره زيتونه وام مالفد البرداری چندی ام تخون بالضبط گلیسان بوته برابر گشتی بغداری و دارستان 3 ساله هیچ بودجه بۆ نەمامگەکان داناندراوە ئەوە شوای کردووە بەرهەمی نەمامگەکان 1961 کەمی کردووە هەروە ئەوەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕێژەی سەوزایی هەیە لە هەرێمی کوردستان ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین تا چەند تاکی کورد گرنگی بە نەمامچاندن دەدات بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان لە زۆر شوێن لەگەڵ لەدایکبوونی هەر منداڵێک دەبێت دارێک بچێن و لە هەرێمی کوردستان ئەوە پەیڕەو ناکرێت گرنگە چەند کەس یاخود شەخص بتوانێت لەگەڵ لەدایکبوونی منداڵێکی نەمامێکیش بچێنێت چەند جوان دەبێت یان لەگەڵ هەر کارێکی دیکە کە لە لای خۆی گرنگە لە لای خۆی بەسوودا یان هەر کارێک دەستکەوتێک کە بەدەستی هێناوە لەگەڵ ئەوەدا نەمامێک بچێنێت جوانم چاندنەوەژی بێگوهدان ئەمژی شتێکی نەرێ نییە یعنی بۆ نمونە هەرێ نەمامێکی یان دارێکە جێکی بچێنێت و گوهنە دێتێت ئاڤێنە دیتەوەی هێشک بێ کوتە ژیانێک کوشتی لەو ماژ بۆ بەشداریکردن گێلماژ بۆ بێتەوەرێ هەژمارنمەی تەلیفۆنی هەنا بێژێت و ئەوەی بێژێ بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕوودا و پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0750 531 0008 0750 531 0009.
خسور كريا كلاك جانا فالنتاينا أداري تشتك لا بس بالكي دافي ليتها فالنتاين بي أوجي ما شاء الله دكاك أوجي ما شاء الله دكاك 075 531 0008 075 531 000 نه 531 000 531 000 پەیوەندیمان پێ بکەن لە هەر شوێنەکەن بەشداری ئەم بەرنامەیە بکەن دووبارەی دەکەینەوە تەوەری ئەمڕۆمان دەربارەی ئەوەیە تا کورمانجیای بێژم دەسۆرانیای گوت تۆ کورمانجیای بێژم تا چەند گرنگە تا چ خاسی گرنگە ون يعني ام بيجند فان هردو هيفان دام بحث شباطي وآداري بكن اف هردو هيفادر باسوي اف هيفجيت قالك جرانجن جبو شينكايج بكود فان هردو هيفان ده هم كشو هوا خوشا هم جي بهارة تافك درت كفي او هيزيد دوان كسكايب سوزايا هتاكو جيشة بكن و طاقة بستانن هتاكو برگريا هافيني بكن لغور رفبرايتيا گشتيا باخداري و دارستانن اف 3 سالة تو بجيك جبو دار چاندنين نهاتيا دانين يعني جيان بيجن كسكاي كرنا باشوري كردستانه او جي وهاكريه كوبر هم نمامگين ناو باشورين كردستان 61 صدي كم بويا ورجاء كسكانتي جي الباشوري كردستان كم تربويا افكار من راوتشي قلت كو تقال لهناك ولاتان هيا اگر زاروكا كجداي كدبه دبجن هرن دارك بيشن كردستان قالوا افيا كشما تا فيغا فين هاتي بجي كرن بونو من زاروكا كجو پیدا بو جيانا كنويا هونج جيانا كبي بخشن جبو دارك سباوي پیرامازن به سباوي علی کار به بردامی جیان در لسر و زویا کود گلکی مترسیده جبر پیسبونا هوای کل گلک ولاتان بونمونه چین گلک خراب بوی روشا کشاوی لوده کرگی زوره قربالغی زوره هجمار نشفانه من گلک هندستان هر وها مصر جی قاهره يعني گلک خراب لوده بیشتر مظاهرات یان کرد لسر اوی که چند پیسی و خاشاک و امانه لسر جنگ پیسبونی جنگ کوبتو اما کارگری زۆر هەبوو خەڵک کاتە سەر شەقام هەروە کۆربەندە پاریسێ ژیە کەش و هەوایەک و دوسەردەمێ ئۆڵاندا هات سازکردن و هەنگی ئۆباماژی هەبوو دوورە دۆناڵد ترامپ هات و ئەنهاژی ئەف لاوێ جوان و قەشەنگ و گەنج ناحد باشە کوردی فێم ناکێ ڕۆدا هەر شتێکی بڵۆفکە دنيا دي ترجمة بكنا جنجي ترجمة لكن فأنا بعد كان دفرج ناينا أرشي برد بري كومنت راوتشي كذا كيكو تمية إن بيجن هوجرة كي بردامي برنامج ما وشي شالاو أج هولره مرة يبريا تليفونك أك شالاو بخيراتني كأك راوتشي بكا يعني كان باش جيان باش بخير بخيراتني كأك راوتشي دكام زي كأجلير كليرنيا زۆر سپاس هیوادارم بتوانم ئەمڕۆ جێگەی دلێر بگرمەوە بەسەری دازاڵ بم دەتوانم یان ناتوانم هەر کەسێک و تەسیری خۆی هەیە بێگومان کاگلێریش و برێن کاگراوچیش کەسۆ تاسیری خۆی هەیە زۆر سپاس زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکەتان وەڵاهی دڵنیام هەموو زۆربەی خەڵکی کوردستان گرنگی بە چاندنی داریان باغداری و ئەو شتانە دەدان بە زەنەف شارەکان ئەگەر شارەوانی لێ بگەڕێ ئێستا بە نمونە پێشدەرگەی ماڵەکەی خۆم تقریبان مەسافەتی باشی هەیە لە بۆ چاندنی دار و مەسەرەن حەدیقە و شتیوە جیا بەجێم هێشتیە سێ بە دووە پانیەکەی بەس ناوێرم لە ترسی شارەوانی ئەمن دەستکاری بکەم بۆ تێچی دەدا ئەوەی تەنیشتی من عندي شو داري ساندوو گوڵی ساندووە و عادیقەتی گچکەی بانی دروستی کردیە شارەوانی 2003 ئاگاداری کردەوە تێچی دەدا کاشاڵە تۆ سەردانی شارەوانیت کردووە بۆ ئەوی کە مۆڵەت لەوان وەربگری بەردەرگاکەی خۆت سەوزایی لێ بچێنی یاخۆداری لێ بچێنی تۆ چووی سەردانی شارەوانیت کردووە یاخۆت ئەم قسەی شارەوانی پێم وابیشتە چیوانیە کە تو سەردانی شارەوانی بکەی کە بەردەرگەی ماڵەکەی من لەگەڵ ڕەسیف و لەگەڵ ناو کۆڵانەکەی مەسافەتی باشی هەیە 3 مەتر 4 مەتر مەسافەی هەیە یعنی بایەوە هەیە کەم بتانم حەدیقەتی گچکە داریشی لێ بچین و هەم بۆ ژینگە و هەم بۆ خۆشم کە مەسەلەن ئێوارانە یان شەوانە دادەنیشی لە خۆت بۆشتی خۆتە بە کەیفی خۆتە بەڵام شارەوانی ڕێگرێ لەمە بەڵێ شارەوانی تاکیدم ڕێگیرە پاریش ساڵی پار هەر لەو گەڕەکەی ما کۆمەڵک حەدیقەی تێکدا
ئەو وەڵایی کاکشەڵاو بابم من بۆت باس بکەم لە پێش دەرکەی ماڵ ئێمە دوو داری زەیتونمان چاندووە لە عەفرینەوە بۆمان هاتوو خۆ بریارەکە ئەوە شمل ناکە سبەی شارەوانی بێت تێک بدات وەڵا باسم کرد لە بیدایەتی بەڕنامەکە وەڵا کاکشەڵاو ئێمە هیوادارین کە ئەمە وانە بێت و ڕەنگە هەندێک جاریش شارەوانی لەبەر ئەوە ڕێگری بکات ئێمە چەند جارێک لە تەورەی ڕابردوو من هەر لێرە بووم باسی ئەومان کرد کە زۆرێک لە خەڵک شت لەسەر ڕەسیفەکان دادێن لەسەر شەقامەکان دادنێ بۆ ئەوکە ڕێگە لە هاتچۆی هاوڵاتیان بگیرێت بەس ئەمە ڕەنگە ئەگەر شوێنەکەی تۆ وەکو بۆ خۆت باسی دەکەی کە شوێنەکەت بەرفراوانە و مەجالێکی زۆری تێدایە بۆ ئەوەی کە بتوانانی سەوزایی لێ بچێنی یاخود لێ بڕوێنی ئەمە دەکەوێتە سەر شارەوانی ئایا بۆچی ئەوان تێکی دەدەن بۆچی ئەوان ڕێگری لەوە دەکەن کە ئێوە سەوزایی لە بەردەرگەی خۆتان حەز دەکەم بزانم هیواداری نێسا کە کەسێکی شارەوانی گوێی لە ئێمە بێت وەڵامی ئەوەمان داتۆ ئایا تەلەفۆنێکمان 505 531 0008 505 0009 531 چێوە ڕۆی 531 خۆش بیتەمەندرێداری ناو کەشەیە چارەسەر بێتە گوت 505 000 وەسابوویاندا خوارد برچیە برچیە هەرێزکان کیژوە ڕەنجش هەولێرێ کاک ڕەنج ئەم کاتت باش بەیانی باش بەیانی باش بێت مۆڕنێن سەڵال خێر درستان هێشتا بەردەوام بە بەڵێ هێشتا بەردەوام کە هێشتا بەردەوام کە کوا سەباح الخێر گوت مۆڕنین زۆر سپاس کاک ڕەنج هەوڵ دەدەین ئینشەڵا بە زانیاریەکانمان پازدەی شازدەیمان دێت دەگەڕێتەوە دلێر ئینشاءڵڵا بەڵێ کاک ڕەنج چت هەیە لەسەر تەوەرەکەی ئەمڕۆمان لەسەرەوەی کە ئێمە تا چەند گرنگە نەمان بچێنین لەبەر دەرگای خۆمان یاخود لە هەر شوێنێک کە پێویست بکات ئێمە شار جوان بکەین بە سەوزایی بەڵێ بێگومان تەوەرەکی جوانە دەستان خۆشبی هەڵدان بزاردووە و سەبارەت بەدات چەندن و دیارکردنی سەوزایی لە شاردا زۆر جوانە بەڵام پێویستی بە شوێن و مەسەڵەن خزمەتکردن ئەو شتانە هەیە هەروەکو بەڕێزێک تازە لە پەیوەندێکە باسی کرد ئەوە مەسەڵەن شوێنی جێگا زۆریە و شارەوانی ڕێگەی پێنادا و ئیدی لێ بابەتانە ئێستا بۆ نمونە هەروەکو نمونەی میزەمێ باسی نمونەیە بکەم ئێستا لای ماڵ ئێمە شوێنی مەسەڵەن دروستکردنی عەلیقا زۆر کەمە ئەنی کۆڵانەکەمان تەسکە لە باسی ئەوەی حەدیقەی دروستکەین ئێمە تەنیا دارێکمان چاندووە بۆی شوێنی سیارەش ببێ و هەروە سەوزایی هەبێ بەڵام بالمقابل ئەوە بەرامبەرم جیرانەکە چی کردووە هەستا پێشدەرکەی خۆی بەکامی کردو تا حەدیقا ئێستا کەسی لە ناوەندی جادە ڕاگرێ کاکشاڵەوە پێش تۆ تەلەفۆنی کرد کە وتی شارەوانی ڕێگری لە ئێمە دەکا بۆەوەی کە ئێمە بتوانین سەوزایی لە بەردەرکی خۆمان دارە یان هەر شتێکی دیکەیە بڕوێنین بەڵام ئایا تۆ ئەمە کاریگەری لەسەر تۆ هەیە کە جیرانەکەت بەم شێوەیە کە دراوسەیەکەت بەم شێوەی کردووە هەم سەرڕەسیفەکەی گرتووە هەمە ئەوەشەکە ئۆتۆمۆبیلەکەش لە بە دەرگا ڕادەگرێت و تاسیری زۆری کردووە لەبەرەوە ئێوە کاتا مەسەلەن ئێمە خۆمان دوو سیارەمانەیە کە من بابمەوە ساعەتری لێ کاتێکە من سیارە ڕابگرم دەبێ بەسەر بێخم ینی تەبخی دیوارەکە بکەم لە ڕەسیفەوە تا دەکاتە دارەکە شارە گەورەکەی کۆڵانەکانی هەولێرە هەیە لەبیرەکە مەسەلەنیان بە پەلام دەگەڕێمەوە مار بەسەری نایەخم لە جاتە ڕاگرم واکەی ڕۆژێ گوڵستانخانە هاتمەوە ماڵ رم راگرت بوو ڕۆیشتم بە پێگەڕامەوە بینم تیرانەکەم حاویەکە هینا بۆ ناوەندی جادۆ ڕێگای کۆڵانەکەی کرد وای بۆخوا ینی مەبەستمەوە ئەو کێشانش دروستە بێ ئەگەر مەسەلە مەسافەکە کەم بێ ڕاستە کاک ڕەنج ژیانی هاوسەرگیریت پێکەنەوە ناوەڵا اینجا لەو بەرنامە ئێمەوە ئەمڕۆ بڕیار بدە کە ئینشەڵڵا قسمەت بوو کچێکی جوانە تێنا بە دڵی خۆت بوو ڕەنگە عاشقیش بێ گوێرە دەنگت وا خۆش و بەیانیان زوو هەستاوی ئەگەر کرا ئینشاءڵڵا لە داهاتوودا منداڵێکی چاوگەش و جوانتان بوو یەک داری جوانیش لەبەر دەرگاکەتان چیرۆک بەردەوامکە ئەوە لە بیرت نەچێت لە پێش دەرکەی ماڵی دارێکی سنۆبەر باشن ناو ماڵان دە بێناواژی خۆشت زانێ ئەس بتایبەتی کۆجۆکەنە بەردەری ئەونا
سنۆبەر هەیە داری دیکەشەیە کە سنۆبەر گەلێک باشە. 4 فەصڵەی ساڵ 4 وەرزی ساڵ بە سەوزی دێمێنەوە ئەویشان زۆر بەڵام پێشی ئەو دارە نازم وەڵا دارێتی و تەزبێ دار تەزبێ بەڵێ دار تەزبێ ئیشەیە بەڕاستی دارێ زۆر جوان وەک سەیوان دروست بووە ئەوەندە گەورە بوو گرنگەوەی دار بێ و سوودی هەبێت هەم بۆ با سنۆبەر بێ سنۆبەر بە دڵی کوڵستان بە دڵی کوڵستان هەرزانیشە بەخۆی هەرزانە و زوو گەورە دەبێ و سەوزە هەمیشە زۆر زۆر سپاس کاکڕانج کاکەی بلە هەولێر لەگەڵمانە بەیانی باش بەیانی باش بەخێر بێ کاکەیوب کاکراوچی چۆنی برام باشی زۆر سپاس کاکەیوب بانی جەنابی باش بەخوانی نازم بەخێر بێ کاکەی باشی ڕۆژ بیارەبی گوڵستان هەوا بزانم بە هەڵەدا نەچوینان بۆ نازانم لە بەردام پێشکەش دەکەن یا لە نەمسا لە دەنیمارک یا دڵنیانە گۆ لە کوردستان بۆ کاکە باسی سەوزایی دەکەین بۆیە مەسەلە لە سەزایەکەی کاک شاڵاتی پێکردەوە برا بەڕێزەی پێشیم نیشت ئەمەمنونی ئەو خوایە حکومت لێمان دەڕێت دوو دار خۆمان بچین یعنی حکومت ڕێگرێ لەوەی کە ئێوە دار نەچێنن کاکەیوب شارەوانی لێ ناگەڕێ کێشەیە لە گەڕەکی شارەوانی هەر ناوی گەڕەکی شارەوانی گەڕەکەکەش ناوی شارەوانی و شارەوانیش ناهێڵەکە ئەوە دار بڕوێنە لە بەردەرگای خۆتان شۆفەرات کاگراوچی شۆفەرات ئەو هەموو حەدیقەی ئەو خەڵکە دروستی کردو کە بەخۆی لە خەریکەی تەسلیم ئەساسی منطقە خەضرا ناوچەی سەوزاییشە دەزانین ئەو حەدیقان و منطقە خەضرانە وەکو دوو سیە وەکو دوو هەناسە چێشە بۆ ئەو خەڵکە و ئەو گەڕەکەی کە لێوە دەژینێتە ئەکید ئۆکسیجنێکی سافەگر و دوو ئۆکسیدی کاربن وەرگرنەوە دارەکان و ئۆکسیجی بدەنە خەڵکی بەڵام بەداخەوە شۆفەر هات هەمووی تەخت کرد هەمووی تێکدا هەتا بووە شار لەگەڵ شۆفەر و بەلەدیا بۆ مشکلە بۆ ناخۆشی ئێستا چارپێنج داری ئەوە کەی بوو کاکەیوب پار گولستان خان پار ئەو ساڵیش هێستا بە هیچ شێوەیەک شارەوانی ناگەڕێت بە هەندەتی چاوەڕێ نەکەن شارەوانی تەلەفۆنتان لەو بکە دەوەڵی مادەم برادەرەکانمان لە کۆنتترۆل ئێستا هەوڵ بدەن کەسەکە لە شارەوانی بدۆزنەوە بۆ ئەوەی پەیوەندیان پێوە بکەین بزانین مەسەلەکە چیە کاکەمە داوای سەوزایی دەکەنەوە دەزانین ڕێگە پێدراوە ئێستا باشە کاکەوی بەس لەسەر خۆ بۆی کە بتوانین ئێمە بە جوانی تەوەرەکە باز بکەین بەڵام یەک بەر لەوەی کە قسەکانی خۆت بکەین من یەک پرسیاری دیکەت لێ دەکەم ئایا پێشتر ئێوە لەگەڵ شارەوانی تەنسیقتان کردبوو بۆ ئەوەی کە ئێوە سەوزایی لەم ناوچێ ویسان دێ منطقە خەضرا کاگراوچی پێویستی بە تەنسیق ناکە لەبەرەوەی بەخۆی منطقە خەضرایە بەخۆی منطقە خەضرایە مەفروضە شارەوان بەخۆی بیکاتە منطقەیەکی سەوزایی بەڵام هاتن دوسێ داچنەوەبەریان لێتان ئێستاش مانجێت جارێک دوزار ئاو دەدرێ هاوینان شارەوانی لۆ دەڵێ قبوڵ ناکەم ئاوی خاوێن بەکاردەین و ئاودانێ ئاوی خاوی پێویستە بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەگەر منطقە خەضرا بوو کرا بە خانوو ئەوەی لە بەختیاری کە منطقە خەضرایکی زۆر و هەمووی کرا بە خانوو هیچی نەما تێخنکە ئەو پرسیارەش لە شارەوانی پێم خێتان دەگات ئێمە هەوڵ دەدەین ئینشەڵڵا پەیوەندی بە لانی پەیوەندیدار بکەین ئەگەر ئەمڕۆژ نەمانتوانین بەگومان لە بەرنامەکانی ڕۆژەکانی داهاتوودا تەرکیز دەکەینە سەر ئەم بابەتە ئایا بۆچی لە هەولێر بە تایبەتی ئەو تەلەفۆنانەکە هەموو بۆچی ئەم شوێنانێکە ناوچەی سەوزاین کە بۆ ناوچەی سەوزایی جێ هەڵدراون لەلایەن شارەوانی و بۆ ئایا شارەوانی ڕێگری لەمە دەکات کە هاوڵاتیان نەمام لە بەردەرگای خۆیان یاخود لەو ناوچانە بڕوێنن کە شارەوانی خۆی تایبەتی کردووە بە ناوچەی سەوزایی و کە بۆ هاوڵاتیان یاخود شارەوانی ئەوەی تاکید لەو خاڵش کە گولستان خان بڵێ کاکەیوب خەضرا نەکرێتە بینای سەکەنی وایە ئەوەشی زۆر گرنگە هەرەوەک نمونەیەکە تێناوی شگەرەکی بەختیاری کە ئێستا ئەوەندە قەرەباڵغیەکی لە دروست بووە ئینسان بەدەدەقە لەو جادەی بیستی بەختیاری دەرناچێت لەبەر سەیارە و هاتوچۆی دەست خۆشکارکەیوب کەسێکی ترمان لەگەڵ هەیە نانەهێدی هێدی وەختێ مامایە ناوبڕێزێت وەختێمە نەبازێنە کۆمنتا بخوێنم خوازم سومار لە ناوبڕێ هێدی ناچە ناوبڕێ نەجمەدین یوسف ڕەسان کۆچەر کاری کوبە چوون باخەوان فەلاح محەممەد حوسێن حەسیب ئەمین ماجد حەمید ڕێنوار فایقنە ئازاد ئەحمەد هەرێم مەحموود چەمان ئارس تاقانە حوسێن مستەفا هەرس باش مردم ویسێنێ
زۆزان سەیف ڕێباز هێرانی دلێر شوش نانام دلێر شوشیە نە دلێر نە محەمەد شوشیە نە دلێر تێلیە ڕەسان کۆچەر علی حوسێن دەبێژێ بەیانی باش وەکە خۆم زۆر گرنگی بەنام نەمان چاندن دەدەم زیادکردنی سەوزایی دەبێت هۆکارێک بۆ کەمکردنەوەی زۆر نەخۆشی و کەمکردنەوەی تۆز و خۆڵ دەست خۆش ئەوانەی تریش بە بمێنن دوای ناوبڕ دوای ناوبڕێک دەگەڕێنەوە. بەردەوام نوێبوونەوە. رادیۆ ڕووداو 102.7. ئێستا لە پیجی فەیسبووکی ڕووداو بینەری بەرنامە ڕاستەوخۆکانی رادیۆ ڕووداو بە کۆمنتێک سەرنجی خۆت بخەڕوو. رادیۆ ڕووداو 102.7 102.9. بەیانیتان باش. بڕیار ئەمڕۆ سێشەمان دامانی کوردی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمانی کوردستان کۆببنەوە تاوتوێی پشکی کورد لە بودجەی عێراق دەکەن. بە پێی زانیاریەکان لە کۆبنەوەکەدا چوارەندامە کوردەکەی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتی یاریمی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەکانی دارایی و یاسایی پەرلەمانی کوردستان کۆدەبنەوە. گفتوگۆ لەسەر پشکی هەرێمی کوردستان دەکەن لە یاسای بودجەی 2010 عێراقدا. بەوتەی ئەندامانی لێژنەکە بەرچاوڕوونی زیاتر دەدرێتە بەرپرسانی یاریمی کوردستان لەو بارەوە. ئەوە لە کاتێکدا دوێنێ بەغدا تریلیۆنێک دیناری بۆ بودجەی کوردستان زیاد کرد و بەشە بودجەی کوردستان بووە 7 ملیار و 597 میلیۆن دینار. لا دانیشتنی دوێنەی پەرلەمانی عێراق بڕیارێک لەبارەی نەوتی براوی کەرکووک و ئەو پارەی لە کێڵگە نەوتیەکانی کەرکووک بەدەستهاتوون پەسەند کرد. دکتۆر ئەردەڵان نورەدین ئەندامی لێژنەی دەستپاکی و پەرلەمانی عێراق و ئەندامی لێژنەی لێکۆڵینەوە لەو کەیسە بە ڕووداوی ڕاگەیاند ئەو بڕیارە تەواو سیاسیە پێشتر پەرلەمانی عێراق لە کاتی ئەنجامدانی گشتپرسی یاریمی کوردستان لەبارەی نەوتی کەرکووک و بڕیارەی داوە. هەروەها ئاماژەی بەوە کرد فرۆشتنی نەوتی کەرکووک لە ڕێگەی هەرێمی کوردستان و بە ئاگاداری و ڕێکەوتنی حکوومەتی عێراق بووە و پارێزگای کەرکووک سوودمەند بووە و ماگانە بەشی خۆی فرۆشتنی نەوتەکەی پێدراوە. سەرچاوە خۆجەیەکان لە شارۆچکەی جندرێز ڕایدەگەینن ناوچە و گوندەوارەکانی ئەو شارۆچکەیە بە چڕی تۆباران و بۆردمان دەکرێت و ڕەوشی خەڵک یەکجار خراپە. شێخۆ بلۆ سیاسەتبان لە ئەفرینەوە بەڕووداوی ڕاگەیان چەند ڕۆژێکە بە توندی ناوچەکان بۆردمان دەکرێت. دوایین جار ئۆتۆمبیلێکی خەڵکی سڤیل بۆردمان کراو بەهۆیەوە دوو کەس گیانیان لەدەستدا و چواری دیکەش بریندار بوون. هاوکات سەرچاوێکی دیکەی ڕوودا و لە ئەفرین ڕایگەیان لە نێو ئەو کەسانەی با بۆردمانەکان بوونەتە قوربانی ژن و منداڵ هەن. لەبارەی کۆنتڕۆڵکردنی ڕێگەی نێوان ئەفرین و جندرێس ڕەشید کە کەچ پارێزەر لە ئەفرین بە ڕووداوی ڕاگەیاند ڕێگەکە لە ژێر تۆپبارانە و کۆنتڕۆڵ نەکراوە لەلایەن سوپای تورکیاوە. خەڵکو و ڕێکخراوەکانی ئەفرین داوای هاوکاری و پێداویستی پزیشکی دەکەن و دەڵێن دەرمان نییە بۆ چارەسەری برینداران. ڕێبەر وەحید باڵوێزی نیازپاکی نەتەوەیەگرتوەکان لە ئەفرینەوە بە ڕووداوی ڕاگەیاند کاروانێکی هاوکاری گەیشتۆتە ئەفرین بەڵام تەنیا خواردن و کەلوپەلی دیکەن و پێداویستی پزیشکی و دەرمانی تێدا نەبووە. وەحید دەڵێ هاوکاریەکان لە ڕێگەی حکوومەتی سووریاوە لە ڕێگەی حەلەب دەگاتە ئەفرین دەشڵێت ژمارەیەکی یەکجار زۆر بریندار لە نەخۆشخانەی ئەفرین و پێویستیان بە دەرمانە. ئەو دەرمانەشی هەبووە بەشی چارەسەری بریندارانی نەکردووە. دەشڵێت ڕێگەی گەیاندنی هاوکاریەکان تۆباران دەکرێت و گەیشتنی هاوکاریەکان سەخت بووە. کاروانێکی دیکەی هاوکاری مرۆیی نەتەوەیەگرتوەکان گەیشتە غۆتەی ڕۆژهەڵات ئەمە دووەم کاروانی هاوکاری مرۆییە لە ساڵی 2010 بگاتە و ناوچانە. هاوکاریەکان لە 46 بار هەڵگر پێگات بوو بەشێکی خواردن بووە بۆ 27500 کەس بەشەکەی دیکەشی پێداویستی پزیشکی بوو بۆ نەخۆش و بریندارانی ئەم ناوچەیە. چونی ئەو کاروانە هاوکاریە مرۆیە بۆ ئەم ناوچەیە لە کاتێکدا ماوەیەکی زۆرە غۆتەی ڕۆژهەڵات لەلایەن حکوومەتی سووریا گەمارۆدراوە و خەڵکی ئەم ناوچەیە لە دۆخێکی خراپدا دەژین. سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە ڕایگەیان ئێران گەورەترین ناستەنگی بەردەم ئەمریکا و ئیسرائیلە و دەبێت لە هەوڵە شەڕانگێزیەکانی لە ناوچەکە بوەستێنرێ. بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دوای کۆبنەوەی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆشکی سپی ڕایگەیان ئێران بەردەوامە لە پیادەکردنی هەوڵە شەڕانگێزیەکانی لە هەموو ناوچەیەک لە نێوانیاندا لە ناوچە سنووریەکانی ئێمەش. وەیە پێم وایە دەبێ ئێمە ئەم وڵاتە بوەستێنین کە دروشمی مردن بۆ ئیسرائیل و ئەمریکا دەڵێتەوە.
لە هەڵبژاردننی پەرلەمانی ئیتالیا هیچ پارتێک نەیتوانی زۆرینەی کورسیەکانی پەرلەمان بەدەست بێنێ بۆیەش پێکهێنانی حکوومەتی نوێ ئیتالیا بۆتە جێ قسە و باسی زۆربەی بەرپرسانی یەکێتی ئەوروپا. مارگرێتی شینز گوتەبێژی یەکێتی ئەوروپا لەبارەی پێکهێنانی حکوومەتی نوێ ئیتالیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند چاوەڕێی ئەنجامە فەرمیەکانی هەڵبژاردن دەکەن و هاوکات یەکێتی ئەوروپا متمانەی بەتوانەکانی سەرۆکی ئیتالیا هەیە کە بتوانێت هاوکار بێ بۆ پێکهێنانی حکوومەتێکی سەقامگیر لە ئیتالیا. کورتەی هەواڵمان بۆ خوێندنەوە شاد و بەختەوەر بن. توڕا مەدیایە ڕوودا و بە هەموو بەشێن خۆ بەوەڕە دەبە. هەردوو شەممە ڕۆژنامەیە ڕوودا و بخوێنە یان بە کلیکێکێ ببە تەماشەوانی نوچەیان بە ناونیشانە ڕوودا و دۆتنێت. ئەگەر تو دخوازی وێنەیە هەری زەڵام ببینی فرکوێنسێن تەلەڤیزیۆنا ڕوودا وەربگرە. ئەگەر دەمنینە و دخوازی دەما کارێ خۆداژی ژە نوچەیان نەی بەقەتاندن ژە ڕادیۆ ڕووداوێ زانیارین هەری زێدە و نوچەیەن هەری نو وەربگرە. 102.7 102.9 دووبارە سلااف دووارە بخێراتی زۆر سپاس دووارە ڕۆژ باش زۆر سپاس ئەم بۆرانی من دەکەیان لەگەڵ خەڵک قسە دەکەی وڵی پتەژی و خەڵکێژی و بخۆشی بەخێر بێم بهیستە بیسەرانی ئازیز بهیستە تش ئەڤ بەخێر بێم بەخێر بێم بەخێر بێم نه هەفکارن ما فێر بوونە گوتەنە ژورت بژن بەخێر بێم کەس بخێراتنەوە ناکرد بێژێ بەخێر بێم. دووبارە سڵاوتان لەبێت بیسەرانی ئازیز لە هەرکوێیەک بن. ئێمە تەورەکەمان بەردەوام دەکەین لەگەڵ هاوکارم گوڵستان. ئەمڕۆ وەک ئاگدارن کە باس لە تەورەک دەکەین کە چاندنی نەمامە ئێمە تا چەند گرنگە بتوانین لە ژیانی ڕۆژانەماندا یاخود لە هەر کارێک کە بتوانین خزمەت بە شوێنەکەی خۆمان بکەین بتوانین نەمامێ جێراوچی ئەشترە بێ کۆمنتێ بخوێنم گەلێکی جوانت بێژێ خۆزگە دایرەی نفوس لەگەڵ هەر لە دایکبوونی کی منداڵێک نەمامی پێ چاندبان محەممەد عزیز دێژێ یانیش دێرا ڕۆژاگۆ نفوسێ بدنەوە هەرە دارەکە بچێنە ژنەوە ڕزە نفوس زارۆکاتەوەڵی کۆمنتەکەی زۆر جوانە دیارشیارژی نێرگز دیاشیار نێرگز دوێژێ بۆ هەر خۆشە بە هاتنە گولا بەیانی باش و باش سەرسەراسا چاوان تە بخێرهاتن و تکارن بەشداری بکەن بنەرینە خۆل سەرێ بابەتەمەیە ئیرۆ چاندنە داران و کولیلکان و گولان لە بەردەریە ماڵان لێجین ئەوەیە سەوزایی بێت دەڕاوچی دەزانی شتێک هەیە زۆر خەڵک ئێستا مەزرعیان هەیە بەخچیان هەیە لە دەرەوەی شار لە دەرەوەی ئەوە زۆر زۆر مهمە. خەڵک ئێستا بێگومان هەر کەسێک کە لەناو شار نەتوانێت کە ڕێژەی وا سەوزایی بڕوێنێت یاخود دەچێت لە دەوروبەری شارەکان سەوزایی دەچێنێ یاخودەوەی کە مەزرعە دەکاتەوە. ئەمە زۆر زۆر گرنگە بێگومان هەم بۆ سیمای شار هەم بۆ کوردستان جوانتر دەبێت بێگومان. گرنگتر ئەوە کود ناو باژار دەبێت زانیشمەش بگو خڕەباڵەقی ناو باژار زێدەترمی دەما کوتژێ ناو باژارن مازن دەستکەوێتت بینێ واو ئاسمان چ سافینە باەکی پاقژە نەفەسەکە خۆشە لێ دەما کوتتکەوێ ناو باژاردا ڕەنگی ئاسمانە نەدیارە ژ تۆز و خۆڵ و دووکەڵوێن سیارا ئەو نالەوە دناوا باژاران دە پێویستە سەوزایی هەبێت. گولستان زۆر جار کە بەبەردەم پارکی سامی عەبدوڕەحمان دادڕۆیان بەبەردەم یەکێکی دیکە لە پارکانی هەولێر دادڕۆیان هەر شوێنەکە سەوزایی کە سەوزایی زۆری لێ یاخود لە چەند شوێنێک فولکەکان هەیە کە سەوزایی زۆریان لێ چاندووە باوەڕکە هەوایەکی ئەوەندە سازگار و خۆش بێت ئینسان مرتاح دەبێت ئینسان چەند ماندوو بێت ماندووبوونەکەی دەڕوات نامێنێت. زۆر زۆر گرنگە زۆر گرنگە کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێت. بێگومان چەند هاوڵاتیەک ئەمڕۆ تەلەفۆنیان کرد زۆربیان گلیان لە شارەوانی هەبوو کە ئایا بۆچی ئەوان ڕێگری دەکەن لەوەی کە هاوڵاتیان لە بەردەرگای خۆیان سەوزایی بچێنن. لێ شارەوانیەتت پرسێنە پرسێژ شارەوانیەتکە ئەژی وێ پرسێ شارەوانیەتکەم ئەو کەسین کو تەلیفۆنژی کردن وێ پرسێش شارەوانیەتکن چما سەوزایی چاندنە سەوزاییان لوان ناوچەین کوژت بێژن منتقە خەدرا ینی ناوچەین کەسکێن سەوز قەدەغەیە یانژی تەنێت تێک برنجال لێ شارەوانیە بە
چما ژبەرچێ ژوەکو ببنە خانی وەکو ژ بەختیاری بۆ نمونە ئەمۆر بگرن بەری کۆم هەر نەجە میێوانە خۆ لەجێ بخێراتە میێوان بکەم من بخێراتە میێوان کرد ژوەکو کاک شەماڵیش قەسرۆکێ مەرەیمانە کاک هەژار ماهر ڕێکخراوی وار لە سۆرانێڤای مەرەبێ گەلێکی بخێر بێ کاک هەژار بەیانی باش کاک هەژار بەیانی بیسەرانی ڕوودا و ئێوەی عزیز باس دڵخۆش بەختەوەرم ئەوڕۆی منیش لە دەڤەری سورن دەڤەری سروشتی جوانی دەڤەری بارزان دەڤەری باڵەکاتی لەگەل ڕادیو جوانەکەی کوردستان ڕادیۆی ڕوودا زۆر سپاس بۆ گەلێک سپاس گەلێکی خێراتی کاک هەژار لەبەری کۆم دەست پێ بکەن بچەرە کام بنەرن کاک شەمال ژ قەسرۆکێ دوێ دەربارەی دێ چل بێژێ و وەگەر پرسەکەوی هەبێ داکوت بەرسەفا پرساوی بدێ کاک شەمال بەیانی باش بانی باش کاک شەماڵ خێر بێ باسم برام زۆر سپاس کاک شەماڵ فەرموو پیرۆزبایی ئەو بەڕنامە لە دوان دەکەم ڕاستی بەڕنامەکی زۆر جوانە زۆر سپاس من لە سلێمانی وا تەلەفۆن دەکەم بە خۆم خەڵکی قەسرۆکم بەس ناو سیارەمە سەرچاومان لە ناو سیارەیە هێشتا لەسەر قەسرۆک حسابی کەی پێدانە نەداتی پێدانە لەسەر جادەیەکی شاری سلێمانی تەواو لە سلێمانی ئەگەر بابادینی قسە بکەم ڕەنگە جوانتر قسە بکەم تەمام کەرم کە پیرۆزباییە بەڕەمێن گوت کەم ڕاستی بەڕەمەکی جێخودۆیە ڕاستی بۆ هەر مناڵێکی و دۆرێکی بچینیت حەقیویە بتە چۆندن دۆرێکی بچینیتن بەس بۆ تبێتن شۆرەوەری تبێت هۆریکۆریۆ عالەمی بکەتن دۆرەبۆرێک و ببینیتن کە عالەم دۆرەبۆری بچینیتن یعنی بێشتە عالەمێ نه هەموار مەسەلەن لەگۆڤێم دەبێژنە قەسرۆکێ قەسرۆکێ بچی حەسە بچیەگایە حەسەنیە یعنی دۆرەبۆری هەی دۆرەبۆرێکی یعنی تۆبێخو نۆدانێک و ئەف دۆرەبۆرە یعنی دوام ببیتن کاک شەمالتە توجاری سەردانە ناوچەیە سۆرانێ کریە؟ من ناوچە سۆرانێ بەلێ من سەردانەکردی بەس بچێک و بژمە هەست شارەزانی مەوە مانتەقە و کاوە چ مانتەقە کرد باشە سۆران بگشتیتە دیچیەتە دیچێ ڕێژەیە سەوزاییە کەسکایە چ قەزێ دەی لێ دەرێ بەلێ ئەرێ وڵا سەوزایەکە دە توجاری پرسکریە نهێنیاوان چییە؟ ئەس گەزمە سەیتەرەکی سەیتەرێ دێ باشە دوورە پشتی سەیتەرێ دەرباس گوتیان بۆی بەرنامەی زۆر جوانە سپاس کاک شەمال هایەتە ژڕێ هەبێ باشە گەڵ خۆ بێ هەتا بگێ سلێمانیە سەلامەتی تۆ زۆر گرنگترە گوێ بدە بەرنامەکەمان گوێ لە بەرنامەکەمان بێت بەڵام تەرکیزیات لەسەر کرد هەوڵدان بە هیدفۆنیان بە بلوتوتیان بە سپیکەر قسە بکەن ئەگەر لە ناو سیارە بن کاک هەژار ئەم بێنالیێتە بەلێ گوڵستان خان دەکاتی وەک کاک شەماڵ بکە بێژەز بخمە بادینی من نەکێشە لەگە گوڵستان خانی بۆ بادنی قەسە دەکەم لەگە کاگراوچیش بە سۆرانی لێ تێکنەچێ منیش بیکەم بە سۆرانی کاکەژار هەردووکمان ئەوان ها ماسەفاتمان هەیە دەبل ماسەفاتە من و ڕاوچی گولیستان بۆ خۆی بەبادینی بە کورمانجی ئەسڵ قسە دەکا منیش بە سۆرانی ئەسڵ قسە دەکەم لەبەرەوەی لەدایک بوونمان بەڵام بادینیەکی باش دەزانم و گوڵستانیش سۆرانێکی باش دەزانێت بۆ لە تۆ دەپرسین کاک هەژار سۆران وەکو گوڵستانیش ئاماژەی پێدا سەوزایەکی زۆر لە شوێنە هەیە بەڕاستی ئەم سەوزاییە چیە ئایا من جارێک من سەرسامم بۆ مۆزەکەی دەزانی زۆر خۆش پارکێکیان هەیە ناوی پارکەکەم لەبیر چێتەوە خێزانیە خەڵکێکی زۆر سەردانی دەکات دوو جار چوون بۆ پارکی گوڵان بەڕاستی یەکەم جار هاتمە پارکی گوڵان بەڕاستی سەرسام بووم بۆ دەرهێنەرە مەژی ڕواندزیە هاکاکەژە سەوزایە چیە بەڵێ جانی هێنی ئەمەمان بۆ ئاشکراک ئایا بۆ لە سۆران ئەو هەمە سەوزاییە هەیە بۆچی لە شارەکانی دیکە نییە بەناوی خۆی گەورە میهرەبان دووبارە سلااو ڕێز بۆ ئێوە ئازیز سلااو ڕێز بوو تووری میدیای ڕوودا و کە دروشمێکی جوانی هەیە هەمیشە جێگای شانازەیە کە دەرێت پاراستنی ژینگە ئەرک و عەقڵاقە واتە ئەوە گرنگی جوانی ڕووداوە جیاوازی ڕووداوە لە تووری میدیای ڕوودا و لە کەناڵەکانی تر هەروە لە ڕادیۆکەشی ڕێزارن بێگومان پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە گرنگیدان بە ڕێژەی سەوزایش ئەرکی هەمومانە ئەوەی کە شاری سۆران و دەڤەرەکەی بە بارزان و باڵەکاتی جیاواز دەکاتەوە لە کوردستان سروشتێکی خوای زۆر جوان کەوتوتە ئەو مانتیقەیە واتە دار و درەختێکی هێزگار جوان و سروشت
تندرستی خوایی خواه به ایمه بخشی و سپاس گزاری خوان اوی تلیش چون که دورک بوا لانکه شروش بار خودم بوا و خلقکش یعنی اوی جگه خوشحالی و شانازیه خلقی که جنگ دوستن و طببه اوی شاروانی یا خود ببه اوی کسی امری پیب کاتن هر یک اولا بر درگاه مال خوی نمامک اچینیتن یا خود گوراپانی که او گوراپانی همون کردو تا سوزایی اگر تماشای ناو کجا کولان و شقامکانی سورانش بکن لهمو شارکی تر سوزتره اوی جه خوشحالی بو هندک بابت تان باز کرد مثلا لسوران های لوانا لشار و شارجکانی تلی کردستان نبیتن بو نمونه لگر رخلاوی آویزه که اوش رخلاوی که حاکومیه ایمه وکو رخلاوی واد لمانگی 11-12 پروژیک ما تقدیمی نخوشخانه لداک بونی سوران کرد که هر مندالک لداک بیتن نمامک بچینیتن که خوشبختان اوی جه بجی اکریتن و تا حولاتیان نمامک اچینو گولی کش بو نخوشخانه دینن زۆر باش شتێکی زۆر ئەوەیەکێکە لە خاڵە باشەکان کە خەڵکی سووران جێبەجێ دەکەن زۆر باشە بەس کاک هەژار ئەگەر ئەوەت لێ پرسم ئایا وەکو خۆت بیست بێتت یا خۆت بەرچاوت کەوت بێت حاڵەتێکی لەو شێوەیە هەبووە کە شارەوانی ڕێگری لە هاوڵاتیان بکات لە هاونیشتمانیان بکات بۆ ئەوەی کە ئەوان دار بچێنن لەبەر دەرگای خۆیان لە هەر شوێنێک کە بەتایبەت یەکێک لە هاوڵاتیەکان ئاماژە بەوە کرد کە هەتا ناوچەی سەوزاییشە ئەوان شارەوانی ڕێگە نادا لە هەولێر سەوزایی بچێنن ئایا لای ئێوە شتێکی وا هەیە شارەوانی ڕێگری بێت لەمە نا اوی جگای داخل تنیا اوی که للا ایمه هیا یعنی بمسیر بو که هولاتیان اقصان دکن اوی تنیا للا ایمه هیا یعنی حتی اگر بچی معاملاتی درست کردن خانو برای بکی اگر 15% رژه سوزایی تیدانه بیتن پسند ناکریتن بلام یعنی پسند ناکریتن بلام دا بیتن اوی چاودری بو بکریتن چون که بشکل هولاتیان خوان مقصرن ابینی لمعاملات كان إخوان دبن بس زي بنام لكتايدا أو قاعدة ذيكن بتشيمنتو وتا اگر شهروانی هیچ رگرنیه چون که اگر زانیاری تنها بیتن یعنی بیم خوش انت زانیاری بدر کنم طایبت بو ساوس کردن شارکان یعنی ده بیتن هر کسی که دومت دو جای لگوراپان یاری بر بکوید لسنوری گرکه که خویده يعني أوانا همو بيويسن لشارواني مرجي دانا وبو بو تاج بلام بيويسن لسرتاج جيبا جيبكات واتا دبي هر كسك لنيوان متركوني حتى دو متروني دو جاي لباسي وروبري سوزاي بربكي ولقركي كخويدا يعني ببي بيواري جيهاني كاني ما في مروف يعني هر كسك لشاركي خودا لنيوان 15 حتى 20 متر دو جاي لباسي وروبري سوزاي بردكي بيتن يعني أوانا همو شارواني بسر دستبينيتن بلام جرنجة يعني بدوادا چون جرنجة اگرنا يعني شاروانی رگرنیه حتی لدبری اما شاروانی یکی لمرجکان شاروانی اوه که اگر رجای سوزای تدانه بیتن به هیچ وکلی ناگرن حتی شقام چابکه حتی خانو برکی خوی چواب بکه بویا پیوسته یعنی شاروانی بدوادا چون بکتن اگر نه کشه شاروانی نیم پیمسر بو که خلق او گلیان یعنی کاک هجر چه پروبلما سوزایی لنفچه سوران نینه؟ نه هیچ یعنی حتی لگور دیتناوه چه نفچه‌ای کردستان کم کسکاییه وک رخصناوه والله بعام لكردستان كشي سركي كردستان يعني كمي باركن يعني واتا باركي زور كما بيشيني سوزايان زور كما چونك بپی ستاندارد جهاني نابي شاركان ل 15% كمتر رجي سوزاي هبيتن بلام لكردستان زور كمتر لوا واتا لكردستان زور كمتر يعني حتى سورانش يعني سورانش سراوي او كلام مشاركان باشتره استا رجك 7 و 8 يعني هیچ تخر ماوه بيسمى رجك سوزاي بدريتا لا ولير وبطي بدور كان مان تقريبا باشتر بو عم صالنا بلام يعني حتى يعزل صدروي بو كاوش رجك زور باشا لشاري سليمان رجك باش بلام دقيقا لبيرمنيه اجلنا رجك سوزاي زور باش والله دوغو كيش باشتره چونك اوانا كمنطقه شاخن بله شاخه كان اوانا رجال سوزايان زور باشه كاك ماهر ونها هرچه وهانا بلنگي وهانا مانا بعدي او بس اوصله كشكاتير اسمها بقول السنخان اوصله او قيران او باردو خداريه رجال يجار زور دارو درخ لنا وبردن خلقي يعني
يعني حتى اگر ديان صاليت الامن داره بتشينين مانجا او ساوك او جارنا هي تقربوا جدا اوش حكومه نبونا نفطي ونبونا يعني بيداويستي كخالد بيجرم كتن او صراحه خالتي كزور فانا بردا دار بريني يعني دبيت ام حتى هذا قاوي خد شرتر بكينا واجر دارنا تشينين وانا وهم دوله الدنيا ام توشي اصلا جورت بين بو بيزبونا جينجي راوچی بریاد هفته از چما من افچز لوفگرهم سورانی هتا کوبارزانه و جا خلکی و دوره بحساب مجاره کرن گود دو در نشانی من دان یک جانه هاتبو کازاخستان کو نورمال دوی ورزیدته کازاخستان و او کسی کو دارد کازاخه یعنی جد که وان چقلن زده تکاری بخوره بیش برکو تتعدای ناگهنه داره لی هندار هبون جو قرم جه کربون شبنی جه کربون گوتن آف غلطه او زور غلط يعني اركي ما قرص لي هذا اوصلك خلكي هشام بكينوا واس نشن رجدي اللي بكن هر داري نبرن بو بيدوسي يعني بس او داري دبرن لرجا ونبرن يعني بيويس وكو كازاختن بيتبرن او داري جارك قد جشبتوا يعني او هم بو كارك بو كامبونا رجع ساوزا يعني اوصل زردك وزيانك زور حبون لسر كامبونا دارستان الدبري وادارين لسالاني دهاتو ام دیاردێ یاخودم حاڵەتە دووبارە نەبێتەوە هاوڵاتیان پەنا نەبەنە بەر بڕینی دار هەرچەندە کە ناچاریش بن بەڵام پێویستە حکوومەت یاریمی کوردستانیش بە ئەو ناوچانەی کە سوتەمەنیان کەمە یاخود سوتەمەنیان نیە ئەو ناوچانە بەسەر بکاتەوە یاخود سوتەمەنیان بۆ دابین کات بۆ ئەوی بتوانن کە ئەوانیش پەنا نەبەنە بەر داربڕین و دارەکان ببڕن. زۆر سپاس بۆ کاک هەژار ماهیر لە ڕێکخراوی وار خوش وەکو زانیاری بدەمە هاوڵاتیان ئەو دوسێ زانیاریانە بەڵێ ئەگەر بەس بە کوردی چکە کاتمان زۆر کەمەوە ئەگەر بەپەلا چونکە ئەوە زۆر گرنگە ئەگەر بێتەوە مثلا هەر ماڵێک 4 دار بڕوێنن ئەوە ڕێژەی 20% کارگەری لە سەرفینێکردنەوەی خانووکەی خۆی دەبیتن ئەمەش وا دەکات ڕێژەی 10% بەکارهێنانی وزە کەم بیتەوە واتە زانیارێکی تر هەیە مثلا ئەگەر دارێک تەمەنی 70 ساڵ دارێکی تەمەن 70 ساڵ توانای هەلمژینی کۆبگەکەی 3 تەن کاربوونی هەیە پێی جوورەکەی دەگۆڕێت واتە 4000 مەتر دووجا لە دارستان لە ماوەی ساڵێکدا بەشی 18 کەس ئۆکسیجن بەرهەم دەهێنیتن هر دارێکی ساڵانە توانای هەلمژینی 120 کیلوگرم ئۆکسیجنی هەیە 4000 متر دووجا ساڵانە توانای ئەوەی هەیە 206 تن ئۆکسیجن دوان ئۆکسیدی کاربۆن کەم بکاتە واتە ئەمانە هەموو هۆکارم لە سوودەکانی نەمامچاندنە هەروەها لە دوای ڕێکخراوەکەشمان لەگەر ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاماژەشمان بەوە کرد لەگەر بەڕێوەبراتی هاتوچۆ هەولێر پێشنیارمان کرد واتە بەنوێکردنەوەی سنەوەی سیارە لە ناوبردنی هەر سیارەیەک ئۆتۆمۆبیلێک یعنی هاوڵاتی وێنەی نەمامێک کە چاندە بیتن هاوپیچی پسوولەکانی خۆ بکەتن ئەوجا بکرێتە مەرج کە نەمامێک بچێنیتن ئەوجا ئۆتۆمۆبیلێک بەناوی خۆ بکات. زۆر باشە زۆر سپاس کاک هەژار ماهیر لە ڕێکخراوی وار لە سۆران کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانیش هیوادارین ئەوەی کە کاک ماهیر باس ئەوەی کاک هەژار باسی کرد لەبارە ئەوەی کە چەند گرنگە دارێک بڕوێنی چەند لە ڕێژەی فێنکایەتی یاخود ڕێژەی ئەوەی کە ماڵەکەت هەناسەی خۆشتر دێت بێگومان هیوادارین هاونیشتمانیان ئەمە لە بەرچاو بگرن بتوانن دار بڕوێنن لە میوانێکی مەیدن هەیە برێز ئاسۆشکاک ڕێڤەبەرێ تۆرە ڕێڤەبەرێ ڕێکخراوە هاڤیارە هەوشیاریە ژینگەی ئەفافکارە من هاش بەرگەچن برێز ئاسۆ ڕۆژ باش بانی باش هێویتکەم ڕاست گوت بێ دەخۆت ناوەکەی خۆتمان پێ بڵێ و عنوانەکەشمان پێ بڵێ لە شوێنێکیشی و بەخێر ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگە و سەرۆکی تۆڕی ژینگە پارێزانی وڵات لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر زۆر بەخێر بێ کاک ئاسۆ زۆر بەڕێزم دەستی ئێوەش خۆش بیتن لەو چەند خولەکەی کەماوە لە نوڕۆژی ئێمە شتێکمان بۆ باس بکە کە دەبی هاوڵاتیان ئاگاداری بن هەروەها حکوومەتیش بڵێن شارەوانی بە تایبەتی ئاگای لێبێ لەو خاڵانەی کە باسی سەوزایی دەکەن لە هەرێمی کوردستان دەڵێن کەمی کردووە لە 3 ساڵانی ڕابردوودا. بەڵێ بەداخەوە ڕۆژانە وەزارەت کشتوکاڵ و وەزارەتی شارەوانی هەڵمەتی بەرفراوانی نەوامناستن دەکەن ئەوانەی لە ژێر دەسەڵاتی خودی خۆیان دانە بە شێوەیەکی بەردەوام ئاودانی بۆ دەکرێت بە شێوەیەکی بەردەوام خزمەتی بۆ دەکرێتن ئەگەر ئێستاکانە لە زۆربەی شوێن ئەو ئاوانەی بەبوون لە ئەو شارانەی کە شاری بۆ بەرهێنانیان هەندێک شوێن بینایی بەرزانە فندوق و ئەوانەی کە ئاوەکانیان سایکل دەکرێت بەو ئاوانە
پارکەکانی هەولێر ئاودانی بۆ دەبێن ئەو دارانەی لە دەسترا وەسەڵیەکان ئاودانی بۆ دەکرێتن ئەوانەی من ڕۆژانە بە دۆڕاچی بۆ دەکەم لە شاری هەولێر بەڵام من قسەی کاکسەماڵ و ئەو برادەرەی لە گەڕەت و شارەوانی زۆر نیگەرانی کردم من هەر ئەو کاتێک قسانم جێ لێبوو لەگەڵ برادەران شارەوانی قسەم کرد و تێبینیەکانم لێ وەرگرتن بەڵام ئەو برادەرانە بەداو لە گریشتەوە قسەکانیان وانە چونکە شارەوانی هەر کەسێک کە مۆڵەت وەردەگری لە خانێکی 100 مەتری دەبی 2 دار بکەنی ئەگەر خانێکەشی زیاتر بێ دەبی زیاتر لە پێش دەرکەی ئەو 2 داری بکەنی بەڵام ئەوان ئاماژان بۆدا کە ئەوان ساڵی ڕابردوو لە ناوچەی سەوزای ینی ناوچەکە ناوچەی سەوزایی بۆ بەڵام شارەوانی هاتووە بە شۆفڵ یاخود لە ڕێگەی تیمەکانی خۆیان ئەم ناوچانیان وێران کردو ئەو شوێنان وێران کردووە کە سەوزایی تێدایە و بە شۆفڵ شوێنەکانیان تێکداوە و لەگەڵ ئەوەشدا چەند کەسانێک باسییان لەمە کرد کە ئەمە شارەوانی ڕێگرێ لەم خۆشی لە شارەوانی دەکەم لەو کارەیان خۆشم یەک لەو کەسانە بووم کە داوام کرد بوو ئەوان داری تێک نادەن ئەوان ئەو تەلبەندانە تێک دەدەن ئەو فریزانە تێک دەدەن ئەو کەسانێک کە تەلبەندیان کردێتە نییە بۆ خودی خۆیان ڕێگا دەدەن ئەو ناوچانە بەکار بێت چونکە ئەو شوێنانەی کە ئەوان تەلبەندی دەکەن بەخۆی مولکێکی جوستێ دەکەنە مولکێکی تایبەت فریز و مرتک و دیدۆنیای لێ دەچێنن یعنی شوێنی ڕسمی خۆیان نەبووە وەکو خۆیان بتوانن نەمامی تێدا بڕوێنن یاخود تێدا بچێن ئەمانە شوێنێک بووە ناوچەی قەدەغەکراوە یاخود ئەو ناوچەیە ڕێگری لێکراوە لەوەی کە هەر کەسێک بە ئارەزوی خۆی بتوانێت تەلبەندی کە ئەم ناوچانە بە ئارەزوی خۆی فەرمو لە زۆربەی گەڕەکان بەسای خۆ حکوومەت ئەگەر نەیتوانێت دیداریەکەی بۆ بکات تا دەورەکەی بۆ بکات بیکاتە پارکێکی یعنی دروست تەندروست بەڵام هەڵساوە هیچی نەکردووە دارسنۆبەریان کۆمەڵێک داری چاندووە بۆ ئەوەی نەتی بستاری بینی بە شێوەیەکی هەڕەمەچی ئەو شوێنانەی بۆ ئەو قسەیە دەکەم ئەگەر بەقەدەر مەنعەبی هەولێر یان بە چەندین دۆنە فریز بکێنی سوودی یەک داری نییە بۆیە حکوومەت ئەو ئاوەی کە لە ماڵانی شەیە بەشی ماڵان ناکە لە زۆربەی گەڕەکەکان بۆیە بڕیاردا ئەو دارانە ئەو پارکانە کە بۆ کەسی تایبەتی فریزن باشە برزا سۆشکە کرە برە خستنە ئاڤیار یا هوشیاریە ژنگەی گەلێک سپاسیات دەکەم کودوان چەند خولەکاندا لە باشداری مەرەکردن ڕۆژێ دە لێس خوازم باڵێ بکشێن سەر کۆمنتێکێ ئەو ژی علی حسێنە دوێژە گەلێکی سەر خەتەما بووم ناچار بووم مداخەس وەکو من ئۆتۆمبیلا خۆراگرت بووم مەجبورم هەرمون داوامێ بچێکی تاخیر بووم سلااو ڕێزش بۆتە کەکە علی تمی ئەوژی تەلیفۆنێ مەرەتکێ ڕۆژانمە بسەر دووداهات ڕۆژێک خۆش بەهوای ڕۆژێکی خۆش بۆ هەمولایەک سوپاس کە تا ئێستا بیسەرمان بوو لە هەر شوێن بەهیوای ڕۆژێکی خۆش